ساڵتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن لە هەر کوێیەکن و ئێستا بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 هیوادارم کە بەیانێکی پڕ لەوزەتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت. لەگەڵمان بن ئەمڕۆ ئەوانەی کە زۆر جار بە نەگەتیڤ بیرەکەنەوە لەگەڵمان بن پێتان ئەڵێ تەنانەت نەگەتیڤ بیرکردنیش باشە هەنێجار، بەڵام زیاتر لەسەر پۆزەتیڤ بوون قسەکەین. باش دوو گەنجی گوندی ڕایەت لە دەڤەری باڵەکایەتی ماوەی 12 ڕۆژە ژوورێکی بچووکیان لە بەفر دروست کردووە. شەوتیا خەوتون زۆربەی کاتەکانی ڕۆژ و شەویش لەوێ بەسەرەبن. و ڕەنگە دەوروبەرمان پڕ بێت لە کەسانی نەرێنی وەک باسم کرد، بەڵام ئاقوتا چەندە گرنگە لە خۆمانەوە دەست پێ بکەین و ئەرێنیانە سەری خۆمان و دەوروبەرەکەمان بکەین، لەگەڵمان بن وەک گوتم زیاتر قسە لەسەر ئەم بابەتە دەکەین و زیاتر لەسەری ڕادەوەستی. ئەمەی کابینن لە تورکیایە کە هاوڵاتیەک وەک شۆفێر لە شارەوانی شاری ئادەنە کار دەکات. بە ڕەزامەندی شارەوانیەکە ئۆتۆمبیلی پاکەرەوەکەی وەک ئۆتۆمبیلی بووک ڕازانۆتەوە بۆی کە لە ئاهەنگەکەیدا بووکی پێ ببازێتەوە. با لەو ماڵە بەفرینە دەست پێ بکەین کە دوو گەنجی گوندی ڕایەت لە دەڤەری باڵەکایەتی ماوەی 12 ڕۆژە دروستیان کردو. ژوورێکی بچووکیان لە ناو بەفر دروست کردووە کە شوانەتیا ئەمێننەوە وەکو ماڵی ئەسکیمۆکان و زۆربەی کاتەکانی ڕۆژ و شەویش هەر لەوێ کاتەکانی خۆیان بەسەر بن. تیمی کوردستان 24 بێگومان بۆەوەی کە ئەو بابەتە سەرنج ڕاکێشە چەند دیمەنێک و چەند ساتێک لەگەڵ ئەو دوو گەنجە هێنایەتێ پێش کامێرە بۆ ئێوە بۆی کە ئەو ژورە بەفرینە ببینن واوانە ئەڵێن کە وێڕای جوانی دیمەنەکان مرۆڤ هەستێکی خۆش و جیاوازی هەبێت ئەبێت کە ئەم بابەتە ئەبینێت با پێکەوە بینەری. گوندی ڕایەتە لە دەڤەری باڵەکایەتی. ناوچەکە زستانان بەفرێکی زۆری تێدا دەبارێت و لە هەندێک گوند و بەرزایی نزیک دەبێتەوە لە 5 مەتر. سڕ و سایقە لێرە ژیان سەخت دەکات و گوندنشینان ڕۆژانی سەختی تێدا تێدەپەڕێنن، بەڵام جیاواز لە شارنشینان چێژ لە پڕبەفریش دەبینن. ژوورێکی بچووکە و لە بەفر دروست کراوە، بەردەمیشی شوێنی دانیشتن و پشووەرگرتنە. بیلال لەگەڵ ئامۆزایەکی ئەم شوێنە بچووکەیان دروست کردووە. وێڕای خوێندن و ئەرچی گوند لە کاتەکانی پشوودا ئێرەیان بە ئەندازەیەکی ڕێک و لێهاتوویی بنیاد ناوە. پێشنیشەژی جیاواز تاقی بکەینەوە کە دەرەنجامەکەی ئەوە بۆ ئەوەن دروست کرد. ماوەی 2 ڕۆژیش پێوە بووین، 2 ڕۆژیش کە پێوە بووین بەهۆی ئەوەی کە شێوەیەکی ڕقی هەبیت لە ترسی داڕمان بڵێ مەسەلە نەڕووقێت. ساڵانە بەفرێکی زۆری لێباری بەتایبەت ئەو ساڵ ئەوش بەهۆی کە ئەو کوخە بڵێ تەمەنیشی درێژتری هەبی لەوەی کە نتواوەتەوە و نەڕووخاو مەسەن بەفری بەسەردا باریوەتەوە بڵێ شەوێ ساردی کردووە کە شەوێ پلەکانی سەرمادا ئابەزی لۆژێر سفر. ئەوە شوی کردیە کە بیبەستیتەوە دیسانیان بەفری بەسەردا کەیت کەتیتەوە تونتر بوویتەوە. شەوسەرە نەکردو قسەی خۆش نەکردو چاک خواردنەوە. دانیشتن و کات بەسەربردن لەم ژوورە بەفرینیا هەستێکی خۆش بە مرۆڤ دەبەخشێت و هاوکات پێچەوانەی ساردی و سڕی بەفر لە ژوورەوە کەشێکی گەرمی هەیە. بڵێشتێکی جیاواز لە زستانیدا کاسێتی جیاوازی وەش لە چاو ژوورەکانی تر ئەوەیە لە ژووری مەسەرەن کە لە قڕوریان لە خشتیان لە چیمەنتەوەوانە دروست دەکرێت لە چاو ئەوەی کە لە بەفر دروست کراوە بڵێ بەفر خاصیەتێکی ساردی هەیە بەو شێوەیە سارد نییە. زیاتر لە ئەوەن بەکارهێنایە بڵێ شەو چەرە و لێ خڕبوونەوە و شتن لە ناودا خواردی بڵێ ئەوەی خێزانی خۆن لە ناودا خڕبووینەوە قسان کردی و مەسەلەن چاک خواردنەوەیە. ماوەی 12 ڕۆژە دروستیان کردووە و ژوورەوەی 4 مەتر بە شێوەی بازنەیە و بەرزیەکەشی زیاتر لە مەترێکە. ئەستوری چواردەوری 30 سانتیمەترە و کەشی ساردی ناوچەکە ڕێگرە لە زووتوانەوەی. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی ڕایەت دەڤەری باڵەکایەتی. هەرمەش نییە کە شێرە بەفرینە دروست بکرێت لە بەفر ئەو تاوەکو دەبینین
خانوویەکی ئەسکیمۆکان یاخود ژوورێکی ئەسکیمۆکانیش ئەو گەنجانە دروستیان کردووە ئەوە خۆشیان دەڵێن کە ناوەکەی زۆر سارد نییە. باشە دێنە سەر بابەتێکە زۆر گرنگە بۆ هەر تاکێک لە کۆمەڵ، چونکە ئێمە ڕۆژانە بە کۆمەڵێک بیرروبۆچوونەوە، بە کۆمەڵێک فکرەوە، بە کۆمەڵێک هزرەوە ئەژین کە بەیانی هەڵەسین لە خەو پلان بۆ هەندێک شتدا ئەنین و ڕەنگە بەیانەکەمان کە هەڵدەستین لەسەر ئەو بیرۆکەیی کە ئێمە ئەمانوێت بڕۆین لەسەر ئەوە هەنگاو بنین. جاری وایە وزەیەکی ئەرێنی دروستە بێ بۆت کەوات لێکاژ ئەو ڕۆژەت ڕۆژێکی پڕ لە خۆشی بێت و بەو ئامانجەت بگەیت. بۆیە ئەمڕۆ باسی وزەی ئەرێنی یەکەین کە یەکێک لە بابەتە گرنگەکانە بۆ تاک و بۆ کۆمەڵگا. وەگوتیشم ڕەنگە زۆر بەمان ئەوەندەی گوێمان لە قسەی نەرێنی بێت، ئەوەندە قسەی ئەرێنیمان گوێ لێ نەبێت، یاخود ئەوەی کە لە دەوروبەرمان ڕوئەدات ئەوەندەی نەرێنی بێت ئەوەندە ئەرێنی نەبێت. بەڵام گرنگە هەموو کەس لە خۆیەوە دەست پێ بکات ئەرێنیەکان لە ژیانی خودی خۆی و دەوروبەرەکەی ببینێت و بڕوانێت بۆ ئەوی کە لەگەڵ ژیان یاخود بۆ ئەوی کە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەو بیرروڕایەمان هەیە ژیانێکی باشتر و بەهێزمان هەبێ و بەردەوام بین و دەوروبەریشی بە ئەرێنی ببینین. سریان بابەتاکەین کە لە سلێمانی و هاوکارمان دالیا کەمال لەو بارەوە بۆ چوونێکی چەند هاوڵاتی وەرگرتووە، دواتر لەسەر وزەی ئەرێنی قسەی زیاتریش دەکەین. وتنی وشەیەک تەنها بەسە بۆ ئەوەی دیاری بکە ڕۆژەکەمان باش بێ یاخود نا، بۆیە با دەستپێکی ڕۆژەکەمان بە وتنی ئەو وشانە بێت کە هێزی پۆزیتیڤ لە ناوماندا دروست دەکات. مەرج نییە بۆ بیستنی شتی باش لەسەر خۆمان هەمیشە چاوەڕوانی کەسانی دەوروبەر بین. تەنها ئەوێنەیەک بەسە بۆ ئەوەی تێیدا سێری خۆمان بکەین و چەند وشەیەکی باش لەسەر خۆمان بڵێین. ئەگەر ئەم ئاوێنێت بەمێ تێیدا شتێ بە خۆت بڵێ ئەرێنی بێکی ئەڵێیت؟ ڕاستیە هەر لەحزەیەک یان هەر ساتێک کە سەیری خۆ دەکەی لە ئاوێنەیە و هەر ساتێک لەو ساتانە بە جۆرێک لە جۆرێکی تر باڵڵین خۆ دەبینی. درەم لەحزەیە بۆ منەوەی بینم لە خۆمە ڕەنگە هیوا بێت مەسەڵەن. بۆچی هیوا؟ ڕەنگە پەیوەندی بە حیاتی خۆمەوە بێ ئەم فترێ، چونکی خەریکی کارێکین و بەڕاستی هیوام بە کارەکە هەیە. تر هەر کات سەیری خۆمەکە مەسەکەم مرتاحم لەگە خۆمە. من هەر وەختێک و ئێستش کە سەیری ئاوێنە بکەم هەمیشە لە خۆم بپرسم حەزەکەم هەموو مرۆڤەکان وەک من زۆر عاتفی بن. ئینسان کە عاتفی بوو هەمیشە زاڵە بێت بەسەر ناخۆشیەکان، زاڵە بێت بەسەر هەموو ئەو دژواری و ناڕەحەتیانەی یاخود ئەو ڕووبەڕووبوونەوە و تومتیژیانەی کە لە دەرەوە یاخود لە ناوە بەرامبەر دەکرێت. مادەم ئێمە مرۆڤین پێویستە لە ژیانی یەکتردا هەمیشە بە پۆزەتیڤ تەئسیر لەسەر یەکتر بکەین، هەمیشە ناخمان پاک بێ. من هەمیشە جەخت لەواکەمەوە کە دڵێکی میرەبان و ڕەحمێکی بێسنوورت هەبێ بەرامبەر بە یەکتری و لە ئەنجامدا هەرچی وشەی جوان و دێڕی جوان و وەسفی جوانە بە یەکتری بڵێن و دووربین لە ڕق لە بوخز. ئەگەر لەم ئاوێنەیەوە سەیری خۆت کەیت و شتێک بە خۆت بڵێ چی ئەڵێیت؟ بوێر و بەهێز. بۆ ئەو دوو وشەیە ئەتوانم هەردووکیان لە شتێکا کۆ بکەمە ئەوەیە کە هەست کارێکە بمەوەی یەکەم پشت بەخۆ ئەبەستم، دووەم پشت بە خۆم ئەبەستم لەوەی کە ئەمەوێت سەرەکەوم ئینشاءڵڵا. تێسە بڵێ بوێر بە بەهێز بە. بۆ ئەوەی ڕۆژێکی باشت هەبێ یاخۆ ڕۆژێکی باش بۆ کەسەکانی چواردەورە دووسکەی چ کارێکەکەیت؟ چ کاری ئەەکەم ئەوەی لە توانە بێت هەم ئەگەر بە قسەکردنی کیش بێت یاخود بە شتێک بتوانم پێشکەشی کەسی بەرامبەری کەم کە چۆن بڵێ دەرونیێنی مرتاح بێت، هەر شتێک بێت بتوانم لە توانەمە بێ حەزەکەم بۆ کەسی بەرامبەری کەم و تا مرتاح بێت، دەرونیێن مرتاح بێت. خۆت ڕۆژەکانە چۆن دەست پێەکات؟ ڕۆژەکانم چۆن دەست پێکات دایم حەزەکەم وە ڕۆژەکانم بڕوات، یعنی بتوانم چۆن بڵێ هەموو شتێک بۆ پەڕی ئینێرجیە و بڵێ من ئەتوانم ئەوەی کە لە توانامەیە بیکەم، یعنی دایم بە پۆزیتیڤانەیە هەنگاو بنێم. بەخۆم ئەڵێم بڕوام بە تواناکانت هەیە، هەموو ئەو هەنگاوانەی کە زۆر قورسن ئەتوانی زۆر بە ئاسانی بیان بڕیت تا بگەی بە خەونەکەت.
دانیارێکێکە لە گەنجە بە تواناکانی شاری سلێمانی لەگەڵەوەی ئەسەنگی بۆ ئەو زۆرە بەڵام هەوڵی داوە پەرە بە تواناکانی بات. دانیار بۆ ئەوەی کە ڕۆژێکی باشمان هەبێ تۆ چۆن دەست بە ڕۆژەکە دەکەیت؟ من بە ڕۆژەکانی خۆم ئێمە ئێرە بۆ کارکێش کارکە ئەمڕۆ نێرە بەشتانیم کردووە ڕۆژەکانی خۆم بەسەر ئەبم بە کارکردن من ئەڵێم کەسێکی بتوانم ئەتوانم ئیشەکانم بکەم لەسەر بەڵبشتی خۆم هاوکاری خۆم کردووە و توانی ماشی دەستەکانی خۆم بیکەم. ڕابۆچینی بەشێک لە هاوڵاتیانمان بینی ئەوانیش کێسە لە ماڵن و ڕەنگە لە بەر خۆیانەوە هەنە ڕابوچینی دیکەیان هەبێت بەڵام پێویستە کات کە ئێمە لەگەڵ پزیشکی پسپۆڕی تەندروستی دەروون ئەم سەکۆی گفتوگۆیە بکەینەوە و دەست بکەین بە قسەکردن کە ئەویش دکتۆر بەیان گەڵاڵیان بەیانێ میوانی ئەمێ بەخێر هاتی دکتۆر بەیان پێش هەموو شتێک ئێمە خودی خۆمان هەر مرۆڤێک لە کۆمەڵی وزە پێکاتون وزەی ئەرێنی و نەرێنی و هەندێک جار تەمەڵی و هەندێک جار وزەیەکی زۆر چالاک و ئەمانە ئەوەی کە لە مرۆڤ واکات بەردەوام بێت وزە ئەرێنێکەیە یان نەرێنێکە ئەگەر من نەرێنیم نەبێ بیر نەکەمەوە نەترسم لەوەی کە بچمە دەرەوە سەیرێکی بۆ نمونە سەر جادە نەکەم کە ئەپەڕێمەوە بە خیاڵمان نێت ئەو وزە نەرێنیم نەبێت ڕەنگە تێپەڕم و سارێک لێم بات بۆ تاقیکردنەوەکانم نەخوێنم بیر لەوە نەکەمەوە کە ڕەنگە لە باڵێن ئەو ساڵە دەرنەچم ئەوە ناخوێنم و دەرناچم کامیان زاڵترە ئەبێ کامیان هەبێت باشترە. سپاس بەنسبەت وزە خۆی وزە لە چی ینی بڵین دەبێتن لەوەی کەەوە بیرکردنەوەکان چۆنە ئەبیرکردنەوەکانش چۆن کە بیرەکەیەوە تووشی ئەوەی پاسەکەی تۆ سترێسە دوو نوع سترێسمانە سترێسی ئیو سترێس و دیسسترێس یعنی ئیو سترێس چیەکە وەت لێ دەکاتن تۆ وەکو وتت یان مثلەن بترسی نەکو سیال لێدا بیرەکەیەوە چۆن پەڕیەوە ئەمە سترێسە یان بیرەکەیەکە دەرنەچی لە ئێگزامەکە هەندێک خۆت ئامادە دەکەی بەزەکەت ئەوەندە ترسای ئەوەندە خۆت مشۆش کرد ئەوەندە بیرکردەوە وەت لێ دەکاتن کەەوە ئیتر بیرکردنەوەی باش بۆ نایەتن و ناتوانانی وەڵام بدەیەوە ئەو کاتە دەبێتە دیسترس کەوا لێ دەکاتن دەبێت نەرینی و ڕەنگە دەرنێتچی و ڕەنگە وە لێ بکاتێک کە تووشی نهامەتی بی یان تووشی خەمۆکی بی دڕاوچێبی چۆن ئەو مەسافەی کە هەیە ئەو نەرێنیە کە هەیە بێگومان ئەبێت جێگەیەک هەبێت یاخود جێگەی دروستکەین بۆ ئەرێنیەکە ئەگەر کەنتۆرێکمە بێ پڕ بە لە جلوبەرگ کۆن بێ و بەکاری نێت و دەستی لێ نێم و لەبەری نەکەم ناتوانم جلی دیکە و تازە بێنم بیکڕم و بیخەمە جێگەی چۆن من ئەو نەرێنیە لابم چۆن پۆزەتیڤ و یاخود دووزەیەکی ئەرێنی بێنم بیخەمە جێگەی خۆی ئەو بەڵانسا کە ئەو بەڵانسەت ڕاگرت لە بینی نەرینی و ئەرێنیەکە ئەوە بەعناوێت مشکلت هەر نییە یعنی بەڵانسەوارە دەژێتن کە تۆ شتێکە بینی یەکسەر شتی نگەتیڤ نێتە بێت نەرینیت نێتە بێت ئەرێنی تەماشای مەسەلەکە بکەیت ئەگەر زۆر حادیسە هەیە دەبین دەڵێ کەسێک چوو بۆ تیارەکە بەجێ هێشت زۆر تووڕە بکە بەجێ هێشت وەس پاش نیو ساعت ماشتەکە ئەو تاریکە ئەو بەجێ هێشتە بەر بۆ تۆ هەموو وەش بەس ئەو مایە ئەو کاتێک کە تاریکی بەجێ هێشت زۆر تووڕە بوو لە ئاوی کە دنیا ینی ئەو زۆر شیرێز داوە یان ئەو جێکە دەچوو یان ئەو کەسێککە ئینتیزاری کرد باشمان هەبێت بەزەڵ ینی هەموو هەر شتێک دەبێتن سەبەبی خۆی هەیە ئەبێ وا بکەی ینی بکەی هەر شتێک بێتە ڕێگام من ئێستا نازانم بۆ ینی بۆ ئەو ماتێ ڕێگە دڵم ناخۆش بێ بەس ئەکی شتێک هەیە لە پەشت ئەوە لەو سفیرکە کە ئەوەی کەڵڕێ وزەیەک هەیە بۆ باش دەگرێتەوە بێ ینی نێتی باشمان هەبێ نێتمان هەبێ کە ئێمە پارێزراین ئێمە دەگەینەوە ئەمە بەستمان بەس بەو ڕێگاینێک کە ئێمە ئێستا دەمانەوێتن ئێمە دەمانەوێت هەموو شتێک بەو ڕێگای خۆمان دەمانەوێتن باشە شتێکی دیکەمان هەیە بزانین ئەمە پەیوەندی چییە بە وزەی پۆزەتیڤەوە ئەویش ئارامگری تا چەنە سەبرمان هەبێت و تا چەنە چاوەڕوانیمان هەبێت چاوەڕوانی شتێ بکەین کە باشە تا چەندێ سەبر گرنگە هەمان بێت ئارامگر بین لەوەی کە وزەیەکی پۆزەتیڤمان هەبێت خۆی ئارامگرتن لە مڵالیەوە تۆ فێرەبی یعنی کە یاریەکەی
کە لەگەر لە قوتابخانەی کە فێر بووی ینی هەموو شتێک بەس بۆ تۆ نییە بۆ برادەرەکانی تۆشە هەموو شتێک ینی دائما ئەو کەسانی کە ئارام ناگرن زۆر ئەوە بێزگەلەوەی کەەوە هەندێک نەخۆشی هەیە کە ینی خۆی سپەری پێداگیرێک خەسەوەی کە ئەوەی ADHD پێ دەڵێن کە زۆر بەپەلەیەوە بەڵپەیە یان دەگە نەخۆشی هەیە کە بەخۆشی بەس ئەوانەی تر ئەتوانی بە فێرکردنی مناڵ ئەگەر زۆر نازی پێ بدی هەر شتێکی ویستی بیدێ دەستی دەستی ئەوە فێر ئارام نابێ فێر سڕە نابێت سڕە بگری لە شوێنێک کە بەتا وەختی دێ شتەکە بکاتن بەڵام هەر شتێک بێ بەخۆیەوێتن ئەن زیاتر خۆی حەکە بێتن کە ئەنەما من لێرە بەس من هەوم بەس پێداسەکانی من هەیە ئەو کات فێر ئارام نابی ئارام پەروەردەیە پەروەردە دەبیانی ناتوانانی بڕێت تۆ ئارام بگرە ئەگەر لە ماڵی فێر نەکرابێت تا دەگی ئەمڕۆ بڵێن پەیوەندێکی ڕاستەوە خۆی باوزەیەکی پۆزتیڤەوە هەیە ئارامگرتن خۆی ئەگە تو ئارام بگری بۆ دێتن بەستێش کەش هەیە ئەوەی کە من وزەی ئەرین دەداتێ سپاس گوزاری لە یاساکانی دەروونناسان کە چەند ڕێگەیەکدانێن یەکێک لەو ڕێگانێسە باوە ئەگەر ئەو کەسانی کە حەز لە بابەتانەکەن سەری یوتیوبەکەن یا گوێ لە پزیشکێکی دەرونیەگرن زۆر جار باسی سوپاسگوزاریەکەن ئەمە چییە یاسای سوپاسگوزاری هەیە لە دەروونناس یاسای سوپاسگوزاری ئەوەیە کەەوە تۆ ئەگەر نەرینی بی وزەی نەرین زۆر بێتن دائیمەن بیرەکە لەو شتانێکە نیتە یعنی تەماشا ناکەی کە ئەو شتێکە هەتا کە دەبینێ لەسەر لە ترافیکلا ڕاوەستاوە تووڕە ئەبێتن چۆن ڕاوەستە زۆر ڕاوەستایان ئەو نییە بەس بیر ناکاتەوە کەوا مەسەڵەن کەسێکەیە پاسیز ناکەوێتن یان ناکاتەوە من ئێستاکە لە خۆش نیم ئەتوانم خۆم ساری خۆم لێ بخڕم بەس ئەگەر نەخۆش ناتوانم ماڵ دانیشم نتان بێمە سەر کارەکەم یعنی زۆر شت هەیە دەبی دەتانی نەبیێت سوپاسگوزار نیمە کە من ئەمڕۆژ ئەتوانم ساری خۆم لێ خڕم بەس بەسەر کارەکەم یان ئەسم کارێکم هەیە یان کەسێکم ئەنجام هەیە بۆ میلەتەکەم بێکار نیمە دانیش لە ماڵە بڵێم ئەمڕۆ چی بکەم بەرنامەم نییە یعنی بیر لەو هەموو شتە ناکەین بیرەکەین چۆن ئێمە ئێستا لێرانە دەبی پێنج دقەقە ڕابستین یعنی ئەوەیە کە سوپاسگوزاری شتەکانی کاتە یان بینەیە کەسێکی لێ دەمرێتن ئێمە لە کاتا بژین لە ساتا بژین یعنی سوپاس بین کە ئەو شتێکی هەمانە مەثەڵەن دەبینەیەکی دەڵێتن کوڕەکەی یان پیاوەکەی یان باوکی لەزداوە چۆن ساڵێکەوە ژیانشی خۆشی هەبووە بێداکاتە لەو خۆشیانێک کە چەند ساڵ لەگەریتی بێکاتە چۆن ئێستاکە نەمینێ ئەم خۆشیە بەس ینی بێدەکاتەوە ناکاتە لەوانێکەوە جیابوونەتەوە یان پیاوی خراپیان هەیە یان نەخۆشە لە ماڵەوە خزمەتی کاتن یان پیاوەکەی زۆر خراپە لەگەری یان ئەوان هەبیر ناکاتەوە کە سوپاس بێتن کە ئەو پیاوێکی یان کوڕێکی باشی هەبوو چەند ساڵ خۆشی دای پێی و ئێستاش دەتوانێت لەگەر یادگارەکانی بژی ینی ئەو سوپاسگوزاری منی کە ئەوی دەستمانە یان ئەڵێ ئیشم زۆرە و ناتوانم و بەزە تۆ کەسێکی باش هەیە کە ئیشێکی باش بۆ خەڵکەکەی بۆی ماندووی ینی تدەگەی چڵێمانی هەیە خۆی هەر گلەی یەکاتن یان لە وزەی نەگەتیڤ سوڕێتەوە هەمانە بۆ نمونە ئێستا کەسێک کارێکەکات گسکێک ئەیا قاپێگەشات ڕەنگە یەکێک بیکات بە بۆڵەبۆڵەوە بیکات یەکێکی تر ئەیکات میوزیکێک گوێ لێ ئەگرێت یان بیر لە شتێکە کاتەوە یادەوری بە بیری خۆێنێ هەم کارەکەی کات هەم ئەوشە یادەوریێک ببیری یان گوێ لە میوزیک ئەگرێت جیاوازی ئەمانە چیە لە وزەیەکی ئەرێنی و نەرێنی ئەگەر بمانوێت لە ئەنجامدانی کارێکە ئێمە بۆ خۆمان چکە کارەکە هەر ئەیکەین ئەم لاولای نییە چەڵەوەکو ئەو کتێبێک ئەڵە بۆقە گەورەکە سەرەتا بخۆن کارەکە هەر ئەەکەین تا چەندە گرنگە کە من کارێکە دەستی پێ ئەەکەم بە وزەیەکی ئەرێنی بیکەم بۆی کە زوو تەواو بێت باشترین شێوە تەواو بێت چۆن خۆم ڕابێنم لەسەر خۆی وزەکە چۆن دێتن فیلینگ ینی هەستەکە چۆن دێتن دابانێ بیرکردنەوە دێتن تۆ چۆ بیرەکەیەوە کە بیرەکەت کردەوە لەگە بیرەکەت هەستەکە دەست بێ من کە هەستام ڕێن قاپێکی زۆر هەیە لەسەر ئەبێ بیشۆم منە بیرکەمەوە دوێنێ یان میوانێکم هەیە کە خواردنیان پێخۆشە حەزیان لێ بێنە لای من دەنجێکی خۆشمان کرد بۆی و قابانە پیس بوون بەس ئەگەر بەس ماڵم خۆی بێتە مانە کەس دێتە ناوی منەوێ من کەس ناتێ لام و کەس من خۆش نایە و ئیتر لەبیر کراوم تۆ کە بیر کردەوە کە تۆیان پێخۆش و هاتونەتە لات و ماڵەکەت گەرم و گوڕ بە ئاوادان بوو ئەوە دەکاتم بە خۆشی شێکی خۆت بکەی بیکردنەوەی ئەیگۆڕێ هەستەکە ئاگۆڕێ چۆن بیر لە کارەکە دەکەمەوە
وزەی ئەرێنی لە دەرەوەیە بۆ ئێمە دێت یان لە ناخی ئێمەوەیە دەرەچێت لای خۆتەوە دەرەچێت لە ئێمەوە لە خۆتە دەرەچێت لە دەرونایە حتا ئۆزەی نەرینیش من ناڵم بیرکردنەوەیەوە دێ دەکاتن دڵ خۆش بێ یان دڵ ناخۆش بێتن بیرکردنەوەیە کەستەکان ڕێ دەکاتن ینی بترسی ئەوە بێتە نەرینی نەترسی پۆست بیرکەوە بڵێ شتێکی باشی لە دوایە شتێکی ئەنجامە دەم ئەو خۆشە بێ خۆی بیرکردنەوەکانمانە شێوەی بیرکردنەوەیەوە دێ دەکاتن پۆزتیڤ یان نێگەتیڤ بێ بەڵێ بەو هیواییکە بینەرانمان هەمیشە لە بیرکردنەوەی باشا بن باشترین بۆ چوونەکانیان هەبێت ئارامگر بن بۆ ئەوی کە هەمیشە بە پۆزتیڤ بیرکەنەوە هەم خودی خۆت ئەتوانی مرتاح بیت و هەم جگەلەوە شاردەروبەرەکەت بە وزە ئەرێنی کە تۆ پێیان ئەبەخشیت وزەیەکی ئەرێنی بۆ کەسێکی دیکە نقل ئەەکەیت ئەمبانیا دکتۆر بەیان گەڵاڵی لەگەڵمان بۆ پزیشکی پسپۆری تەندروستی دەروون زۆر سپاس دەکەم سپاس بێت. پارکی ئازادی لە سلێمانی لە چەند ساڵی ڕابردوو بۆ تا یەکێک لە شوێنە دڵڕفێن و سەرنجڕاکێکردنەکانی شارەکە و بە بەردەوامیش هاوڵاتیان و گەشتیاران سەردانیەکەن. بەڵام شتێکی دیکە هەیەکەویش بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لە نەبوونی ئەویش خزمەتگوزاری پێویستە بە تایبەتی لە شەوان کە کارەبانیە ژمارەیەک سەگی بەڕەلاش تیایدا بڵاوبوونەتەوە ئەمەش واکات ئەو کەسانی کە سەردانیەوەیەکەن نیگەران بن و سەردانی پارکی ئازادی نەکەن بە ئارامی سترێسیان هەبێت لەو بارەوە. پارکی ئازادی ساڵانێکە بۆتە یەکێک لە سمبولە جوانەکانی سلێمانی بەڵام ئێستا چەند دیاردەیەکی نەشیا و سەردانیکەرانی نیگەران کردووە. مامۆستا باقی و هاوڕێکانی نزیکەی 10 ساڵ دەبێت بەردەوام و زۆربەی کات ڕۆژانە سەردانی ئەم پارکە دەکەن بەڵام ڕەخنەی ئەوە دەگرن کە هەبوونی سەگی بەڕەڵا و چەند دیاردەیەکی دیکە ئەوان و هاوڵاتیانی دیکەشی نیگەران کردووە. بەڕاستی مەشروب خواردن لەم شوێنانە شتێکە کە دیاردەیەکی زۆر ناشرینە هەرچەندە زۆربەی کتابلەکانیشان نووسراوە چەکەڵگرتن مەشروب خواردنەوە لەم شوێنەیە مەمنوعە بەڕاستی ئەوانەی کە ئەیکەن ئەگەر بیشیکەن خۆیان نابەرپرسن بەرامبەر بە ژینگە بەرامبەر بەم شوێنە بەنسبەت ئەو سەگانەوە کە دێرە هەن بەڕاستی ئەوە دیاردەیەکی زۆر ناشرینە پێویستە ئەو شوێنانی کە ئێستا شوێنی تایبەت کراوەتەوە بۆ سەگە بەرەوڵاکان پێویستە لایەنی پەیوەندیدار کە شارەوانیە ئەو سەگانە بگرن دێرەوە بیان بن بۆ ئەو شوێنانە لەوێ هەم خزمەت دەکرێن هەم ژینگەی ئێرەش ناشرین ناکە بەڕاستی بەیانیان زۆربەی ئەو کەسانی کە دێن بۆ وەرزشکردن بە تایبەتی ئافرەتان خوشکانی بەڕێز زۆر ئەترسن جاری وایە سەگەکان پەلاماریان نەدەن. من بە درێژایی ئەم ساڵانە زۆربەی بەیانیان لێرم ئێواران لێرم مەشروب خواردنەوە تا ڕادەیەک ڕەنگە بە شەوانە گەنجوشت لە شێوەیەکی لابەلا ناوەکو دیاردە نەبێتە دیاردە لێرە بەڵام دیاردەی سەگی بەرەڵا لە ڕاستیە دیاردەیەکی زۆر ناشرینە زۆر بێزارکەریشە خۆم بەیانان دێم بەیانی وایە دارێک بدە سۆگرم لە ڕاستیە لەبەرەوە سەگ پەلاماردەیە داوای نانەکە یا برسیەتی ئەمانە. ئیدارەی پارکی ئازادی لە سلێمانی نایشارنەوە کە ئەو دیاردەیە لە پارکی ئازادی هەیە بەڵام ئەوان داوایان لە پارێزگاری سلێمانی کردووە کە ئەو کێشانەیان بۆ چارەسەر بکرێت. تقریبا نزیکی دوومان ئەبێت زیاتر کە کتاب کراوە بۆ پارێزگار بەڕێساپاڵ بوو بکرد و تا ئێستا جوابمان وەرنەگرتووە بەس هەر خۆشمان یعنی ڕۆژانە لەگەڵیانە هەوڵ ئەین ینی بە قسەی خۆش کە بتوانین پێیان بڵین کە ئاگاداریان کەین کە ئێرە شوێنێکی گشتیە بۆ ئەو شوێنان نەکراوە شوێنی خواردنەوە شوێنی تایبەتی خۆیان هەیە ئەتوانین بچین بۆ نادیەکان لەوێ کاتێکانی خۆیان بەسەربەرن ینی ئەوانیش گلەیی ئەوە ئەکەن ئەڵێن ئێمە هەمووی دەردەبڕە کە دەردەدارە بێچارەیە ئیتر بۆیە پەنایان بردوێت ئەم مەشروب خواردنەوە. نەبوونی کارەبا لە شەواندا یەکێکی دیکەیە لە کێشە سەرەکیەکانی پارکی ئازادی و هاوڵاتیان داواش دەکەن هێزە ئەمنیەکان چاودێری پارکەکە بکەن بۆ ئەوەی ئەو کەسانی سەردانی پارکی ئازادی دەکەن ڕوبەڕووی هیچ مەترسی و حاڵەتێکی نەخوازرا و نەبنەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لە تورکیا هاوڵاتێک کە وەک شۆفێر لە شەوارەوانی شاری ئەدەرنا کار دەکات با ڕەزامەندی شارەوانیەکە ئۆتۆمبیلی پاکەرەوەکەی وەک ئۆتۆمبیلی بووک لە ئاهەنگەکەیدا بەکارهێناوە پێکەوە بینەری و بابەتە شەبی.
مستەفا کە لە هۆبەی پاکردنەوەی شارەوانی ئەدەنا کار دەکات بە مەبەستی ئەنجامدانی سورپرایزێ بۆ پنار کە بڕیارە ژیانی لەگەڵ پێک بهێنێت ڕوخسەتی لە بەشەکەی وەرگرت و ئەو ئۆتۆمبیلی کە ڕۆژانە وەک ئۆتۆمبیلی پاکردنەوە بەکاری دەهێنێ کردی ئۆتۆمبیلی بووک و ڕازاندیەوە. ساتێکمان بەڕێ کرد کە هەرگیز بیرمان ناچێتەوە. ماوەی چەندین ساڵام ئۆتۆمبیلە بەکاردێنم. داوای مۆڵەتم کرد و سەرۆکی شارەوانی دڵی نەشکاندم. مستەفا کە ئۆتۆمبیلەکەی بە گوڵ و قردێلە ڕازاندبەوە چووە ماڵی پنار و دانیشتوانی گەڕەکەکەش کە ئۆتۆمبیلەکەیان بینی سەریان سوورما و هاوشێوەی پنار سورپرایزەکەیان پێ جوان بوو. ئەڤ سورپرایز گەلک من جوان بوو سپاسیا مستەفا و کەسە نالی کار دەکەم. ئەو بووکو زاوایە بە ئۆتۆمبیلی پاکەرەوە بەرەو هۆڵی ئاهەنگەکە بەڕێکەوتن و بەو جۆرە پنار ئاشنایەتی زیاتریشی لەگەڵ کاری مستەفا پەیدا کرد کە ئەمەش دەرخەری تێگەیشتن و هاوسۆزی ئەم دوو گەنجەیە. زۆر کەس لە ژەوی بەیانیان تەنانەت ئێوارانیش حەز بە خواردنی تەحینەکەن کە هەندێک کەس پێیاڵێن ڕاشی جا لەگەڵ دۆشاویشە ئاخورێت هەندێک جار. چەند ناوچەیەک بە بەرهەمهێنانی ئەم جۆرە خۆراکە دەناسرێتەوە وەک ئامەدی ئاکرێ و هەروەها باشیکیش. وەک کاشکراشە تەحین لە کونجی دروست دەکرێت زۆر سوودی تەندروستیشی هەیە بەڵام چۆن و بە شێوەیەک ئەمە لە وردەکاری ئەم ڕاپۆرتایی بینی. کاتێک باز لە دروستکردنی تەحین دەکرێت یان وەک خەڵکانێک بەڕاشی ناوی دەبن هەندێک نهێنی هەیە خاوەن کارگەکانی بەرهەمێنانی ئەم خۆراکە ئامادەنی ناشکرای بکەن. کریسیانەکانی باشیک لە باپیرانیانەوە ئەم پیشەیان بۆ ماوەتەوە. ئەو کونجەی بەکاری دەهێنین کونجی عراقیە. داواکردنی تەحین لە مانگی ئەیلولەوە دەست پێ دەکات و تا مانگی نیسان دەخایێنێت. ئەمەش بەهۆی ساردی کەش و هەوایە. تەحین کالۆری بەرزە بۆیە داواکاری زیاتری لە مۆردەدا هەیە. وەگەشکرایە بە کەڵک وەرگرتن لە کونجی تەحین دروست دەکرێت. خاوەنی ئەم کارگەیە دەڵێت برژاندنی تۆوی کونجی پێویستی بە وریاییەکی زۆرەیە چونکە ئەگەر زیاد لە پێویست ببرژێت دەسووتێت. دروستکردنی تەحینیش بە 5-6 قۆناغدا تێدەپەڕێت. لە زستاندا خۆشە بخورێت لە نانی بەیانی و نیوەڕۆ و تەنانەت ئێوارانیش دەتوانین تەحین لەگەڵ چاییدا بخورێت. ئەم کارگەیە ڕۆژانە نزیکەی 5 تۆن تەحین بەرهەم دەهێنێت و لە ناوخۆی پارێزگای نینەوە و ناوچەکانی دیکەی عراق ساغ دەکرێتەوە. تەحین جگە لە خواردن لەگەڵ جۆرەها چێشت و شیرینیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا بەکاردێت. تەحینی ئامێدی، ئاکرێ و باشیک لە تەحینی هەموو ناوچەکانی دیکە بەناوبانگترن. گوندی کاکۆی سۆفالای کە سەربا شاری دێهگولانی ڕۆژهەڵاتی کوردستانە وەکو ناوەندێکی پیشەسازی نیشتیمانی لە بواری کاری دەستی تۆمارکراوە. هۆیەکەشی ئەوەیە کە ژمارەیەک ئافرەت بۆ ماوەی نزیکەی 6 ساڵە سەرقاڵی چنینی مافوری دەستچنین واتە فەرش و قاڵی و ئەوەش وای کردووە کە ئەو پیشەیە بە زیندوێتی بهێڵنەوە. کاکۆی سۆفلا گوندێکی دوورە دەستی دێگوڵانی پارێزگای سنەیە بەڵام ئێستا وەکو شاری نیشتیمانی پیشەسازی کاری دەستی ئێران تۆماکراوە. ئەو کارەکەشی ئەو ئافرەتانن کە هەموو تەمەنیان بۆ چنینی مافوری دەستچن تەرخان کردووە. هەندێکیان زیاتر لە 40 ساڵە بەو کارە سەرقاڵن و جیلەکانی دوای خۆشیان لەسەر ئەو کارە ڕاهێناوە. ئەم قالی گڵێن بافی ئێرە ئین ئاوای کاکۆی سۆفلا چۆن بە خاترەوە سەبتیژی ملیۆ بووەسۆ ڕنگ بەنەگەمان هین کارەگەمان بەنەگەمان فرەتری ڕەنگ یاهیە ئستفادە دەکەین ڕەنگ شیمیایی و شتە نییە لەولا بۆ تەهیەی خۆمان تەهیەکەین فرەتری. تەنیا لەو گوندەدا ساڵانە زیاتر لە 200 مافوری دەستچنی بچووک و مامناوەند بەرهەمدێت. بۆ چنینی ئەو مافورانە کەڵک لە ڕیس و ڕەنگی خۆماڵی و سروشتی وەردەگیرێت.
هەرەوە جوای کردووە گوندی کاکۆی سۆفلا بە یەکێک لە ناوەندەکانی مافوری دەستچن و داهێنان لە کاری دەستی ناو بنرێت. ئێمە بە خاطر ئەمکاناتی تەحسیلی کە لە ئاوایی کاکوانیەدا ابتدایی است فقط بەخادی ڕاهنمایی ناخۆنین لە دوای ئەویژە دینانمان کەنیشکەکانە ماوایە دی ناشناواییە لەتر دەرس بخۆن و هەر خەریک قالی بافیەون و گڵێن بافی بۆ مەشغوڵن. ماندووبوون و داهێنان لە چنینی مافور لەلایەن ئەو ئافرەتانە و زیاتر لە 6 ساڵ بەردەوام بوون لەسەر ئەو پیشەیە وای کردووە ئەم ساڵ وەزارەتی پیشەسازی ئێران ناوی ئەو گوندە وەکو یەکێک لە شوێنە پیشەسازیە نیشتیمانیەکانی کاری دەستی ئێران تۆمار بکات. ئەوەش بۆ گوندێکی بچووک و دوورە پەرێزی پارێزگای سنە دەستکەوتێکی گەورەیە. بەڵێ ئەمانەوێت سەبارەت بۆ یەکێک بابەتانی کە قسەمان لەسەر کرد کەمێک پێش ئێستاویش راپۆرتێک ئامادەکرا بوو لە پارکی ئازادی سلێمانی سەبارەت بەوە میوانێکمان لەگەڵا بێت گفتوگۆی زیاتری لەگەڵا بکەین سەبارەت بە باخچەکانی سلێمانی بە تایبەتی لەسەر پارکی ئازادی قساکەین وەکەوەی کەوتمان هاوڵاتیان نیگەرانن و بزانین هاوژین عوسمان گوتەبێژی باخچەکانی سلێمانی میوانە لەگەڵمان لە سلێمانیەوە. بەیانیتان باش کاک هاوژین ئەو نیگەرانیە کە خەڵک هەیەە لە نەبوونی ڕووناکی پارکی ئازادی بژی سپاس دەکەم. ئەمە چۆن کارتان بۆ کردووە کە ئەو نیگەرانیە بۆ خەڵک نێڵن چونکە ئەو سەگانە لەوێن ئەبنەوەی مەترسی بۆ گیانی ئەوان و تەنانەت ئەوە شوێنێکی حەوانەوەی خەڵکە هەر نەگونجاوە کە سەگ لەو شوێنانە بێت. کاری باخچەکانی سلێمانی بەڕێوەلاتی باخچەکانی سلێمانی چۆن بۆ چی ئەکەن بۆ ئەو کێشەیە؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت. سەرەتا ئەمە ئەوە بڵێم کە ئێمە بەشێکی خزمەتگوزارین کار لەو پارکەیە ئەەکەین بە کرێکار و باخەوانەکانمانەوە. سپاسی گلەی هاوڵاتیانی شەکەین ئەوانیش بۆ خۆیان بەشێکن لە هاوکاری ئێمە لە ناو پارکەکەیە کە ئاگادارمانەکەنەوە بەبوونی ئەو سەگانە نەک بۆ هاوڵاتیان تەنانەت گرفتیشیان بۆ ئێمە دروست کردووە. بەڵام خۆشببختانە لەم چەند ڕۆژەی دواییدا سەرۆکاتی شارەوانی شوێنێکی بۆ ئەو سەگە بەڕەڵایانە کردەوە. ئێمە بڵین ئەو تیمەی کە دانراوە بۆ گواستنەوەی ئەو سەگانە چ لە پارکەکان چ لە گەڕەکەکاندا بەشێکی زۆری ئەو سەگانیان گواستۆتەوە بۆ ئەو شوێنەی کە تایبەت کراوە بە شوێنی حەوانەوەی سەگ یاخود بە شوێنی بەخێوکردنی ئەو سەگانە. لە ئێستاە هەندێ سەگی لێ ماوە ئەو سەگانە کێشەیەکمان بۆ دروست بووە کە بەیانیان لە پارکەکە ئەشنە دەرەوە ئێواران یاخود شەو ئەگەڕێنەوە. تیمەکانی ئێمەش لە کاتی دەوامی فەرمیە ئەونیان توانا هەیە کە بتوانن ئەو سەگانە گەر بەرچاویان کرێ بگوازنەوە. بەڵام لە ئێستا لە پارکی ئازادیە توانم بڵێم بەشێکی هەرە زۆری ئەو سەگانە کە لە ناو پارکەکەیا بوون و جێگیر بوون گوازراونەتەوە بەشێکی کەمی ئەو سەگە گەڕۆکەکانن کە ئەچنە دەرەوەی پارکەکە و ئەگەڕێنەوە ئەو گرفتەمان هەیە کە هەموو کات تیمەکان ناتوانن بیان گرن و بیان گوازنەوە. باشە ئەبێ چارەسەر بۆمە چی بێت بۆ بەشەی دیکە لە سەگەکان کە ماون کە ئەڕۆن وەگەڕێنە ناو پارکەکە چونکە دیسانەوە هەر مەترسیە ئەگەر بەشێکی پێم وایە خۆی کاک هاوژین یەک بۆ خەڵک مەترسی دروست چارەسەرەکەی ئاسانە. بەڵێ پێم وا بێت چارەسەرەکەی ئاسانە و تیمە ئەتوانن لە ئێواران یاخود لە شەوە دەرفەتێک بە خۆیان بن چاوەڕێیان بکەن لە ناو پارکەکەیە و یاخود لە دەرەوەی پارکەکە تاکو بتوانن کۆتایی بە ئەو ڕێژە سەگە بێنن و بیان گوازنەوە. پێم وا بێت لەم هەفتەیە ئەو گرفتەش چارەسەرە بێ و هیچ سەگێک لە ناو پارکەکەیان نامێنێ. باشە کاک هاوژین بوونی ئەو سەگانش لە ناو پارکەکەیە بەڕاستی مانەوەیان بەڵێ فەرموو بوونی ئەو سەگانش زیاتر ئەوەیە کە هاوڵاتیان بۆ خۆیان بڵین کە لە پارکەکەیە بوون خواردنیان ناونەتێ شتیان ناونەتێ بۆیە زیاتر مانەوەیان جێگیر بووە پێشتر بە تایبەتی لە وەرزی هاوینە. باشە ئەوە مانەوەیان کە ئێستا جێگیر بووە بەڵام خۆی هۆکاری سەرەکیەکەی چییە کە سەگەکان لەوێن با بڵین سیاجی هەیە کۆمەڵی خەڵک هاتوچۆکەن لەوێ چۆن بۆ کە ئەم سەگانە ئێستا لەناو ئەو پارکەن؟
بەڵێ پێشتر بڵێن ساڵی پار ئەم سەگانە ڕویان کردە پاشی ئازادی و بە تایبەتی لە وەرزی هاوینە ئێمە چەند جارێک ویستمان بیان گوازینەوە بەڵام شوێنێکی تایبەتیان نەبوو نەمانتوانی بە حەقەت هەڵاکیشمان لەسەر دروست بوو کەوا ئێمە ئازاری ئەو سەگانە ئادەین بە پێچوانەوە ئێمە نەمانتوانی دەستکاریان بکەین لەبەرەوەی چەند هاوڵاتیە گلەی ئەویان هەبوو کەوا ئەو سەگانە ئازارە درێن لە پاشی ئازادی بەڕاستی بە حەقەت ئەو قسەیە وانە بوو تەنانەت ئێمە لە هەندێک لە باخەوان و هەندێک چاودێرەکانمان خواردنیشان بۆ دانان ئێمە نەمانتوانی ئازاریان بین هەتاکو شارەوانی سلێمانی شوێنێکی بۆ دابینکردن لە ئێستا ئەو شوێنە باشە شتێکی دیکە ئێستا ئێمە زانین کە هاوکارانمان لە سلێمانیەوە بە بەردەوام ئەو راپۆرتانەمان بۆ ئەنێرن کە بۆ نمونە پەناگەیەک هەیە بۆ ئەو ئاژەڵانەی کە لەسەر شەقامەکانن زیاتری بەشێکی زۆریشیان بۆ سەگەکان هیچ پەیوەندیتان بۆ بەو پەناگەیانە نەکرد ئێوە بە باسیەکەی ساڵێکی زیاترە یعنی تێپەڕیەوە بەسەر لە پار هاوینەوە وایتر ساڵێکمان بەجێ هێشت لە ماوەی ئەو ساڵە نەتانتوانی کە لەگەڵ ئەو پەناگەیانە کۆنتاکتێکی واتان هەبێ بێن سەگەکان بەرن هەم ئێوەش ڕوبەڕوویەوە نابنەوە کە بڵێن سەگەکانتان ئازارداوە خۆی لە ڕاستیە ڕاستە ئەوان لە پاشی ئازادیە بڵێ ماونەتەوە بەڵام ڕاستەکەی هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە بەڕاستی ئەگەر ڕێکخراوێک خۆی توانای هەبێ و ئامادەی تیا بێ بە گواستنەوەی ئەو سەگانە ئەتوانە بێ بیانگرێ ئێمە هیچ لاریەکمان لەسەری نییە توانە بێ بیان بات کێ ئامادەیە ئێمە خۆ پارکی ئازادی دەرگای کراوەیە پەناگەی هەیە شوێنی تایبەتی هەیە با بێ بیان با بەڕاستی ئێمە وەک بەڕێوەبەراتی باخچەکان لاریمان لەوە نییە ئێمە تەنها توانای ئەوەمان هەیە کە ئەو دار و نەمام و بڵین ئەو کاتی دەوامی خۆمان هەیە لەوێ جێبەجێ بکەین بەسەر پارکەکە نێڵین زیاتر زیانمان پێ بگات و نێڵین زیاتر دارەکانمان ئێمە بەڕاستی ئەوەی کە هەمانە ئەو ستافانی کە هەمانە باخەوان و کرێکارن تایبەت لە باخەکانە ئیشەکەن ئێمە بۆ نموناگەر بۆ چەند سەگێکیش لێ ببینێ باخەوانێک لە حاڵەتێکاگە بیگرێت چی لێ بکە ینی پێویستە ئەوە کارمەندی خۆی هەیە پێویستە ڤێرتەنەری لەگەڵا بێ بڵێن لیژنەی بۆ دابنرێ و ڕێکخراوەکانیش بۆ خۆیان هەچ کەسێک بۆ نمونە ئاژەڵ دۆستە بە سپاسەوە ئێمە دەستخۆشیان لەکەین چەند کەڕەتێک هاتوونەتە لامان دەرگامان کراوەیە با بێن بیان بن شوێنی تایبەتیان بۆ دابینکردنەوە شارەوانی شوێنی تایبەتی بۆ دابین کردوون با بێن بیان خەنە ئەو شوێنە زۆر ئاساییە زۆر باشە کاک هاوژین باسێکی هەموو ئەو باخچە و پارکانەی سلێمانی بکەین بەگشتی پلانتان چییە بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی زیاتر بکەن گرنگی زیاتر بە باخچەکان و پارکەکانی سلێمانی بدەن بۆی کە ببێتە شوێنێکی دڵڕفێن گەشتارێکی زیاتر سەردانتان بکات و ئەو شوێنانە ببینن زۆر سپاس بۆ پرسیارە خۆشبەختانە ئێمە پارک و باخچەکانمان لە سلەیمانیە لە ئێستاە لە گەشە سندنایە ئێمە ئەم ساڵ بڵێن ساڵی 2020 کۆتا ئامارمان کە زیاتر لە 11,000 دارمان ڕوانوە و 5 باخچەمان سەوز کردووە و ئەو پارک و باخچانی کە هەیە بە بەردەوامی خزمەتیانەکەین کاریانەکەین کاریانتیە ئەەکەین بەڵام ئێمە گرفتمان بودجەیە گرفتنا کارمەندە کە بودجەیەکی زۆر کەممان هەیە کارمەندێکی زۆر کەممان هەیە هیوادارم ئەو گرفتانەمان بۆ چارەسەر بکرێ گرفتی ئاودانمان هەیە لە وەرزی هاوینە کە ساڵی پار بۆ خۆتان ئاگادارن ئێمە کەمپینیشمان کرد و کۆنگرێ ڕۆژنامەنووسیشمان لەسەر کرد کە پێویستە لە مانگی 4 و 5 تەنکەری ئاومان بۆ بگیرێ سەرچاوی ئاومان لە سلەیمانیە بەڕاستی ئەمە چەند جارێکە باسمان کردووە کە زۆر کەمە هیوا خوازین ئەم ساڵ تووشی و گرفتانە نەبین بودجەیەکمان بۆ دابین بکرێ بۆی ئێمە بتوانین چاکسازی لە باخچەکانە بکەین چونکە بەڕاستی خۆتان نەزان پارکەکان لە هاوینە زەختێکی زۆری لەسرە سێتی یاریمان ئەشکێت سێتی وەرزشیمان ئەشکێت پێویستمان بە پاکردنەوەیە ڕۆژانە ئەمانە پێویستی بە بودجەی تایبەتە ئێمە بودجەیەکی زۆر کەممان هەیە یعنی هەچ بە ڕێزێک بێتە لای ئێمە ئەتوانین بۆی ڕوونکەینەوە کە چۆن و چۆن نییە بەڕاستی ئەو قووەتەی کە ئێمە هەمانە زۆر کەمە بەڵام لەگەڵ ئەوەشە نەوەستاوین هیواخوازین حکومەت زیاتر ئاور لە سەوزایی باتەوە بۆ ئەوەی ئێمە
لەو ستانداردی کە هەیە کە ئێمە تێمان پەڕانەوە زیاتری کەین بەوە نەوەستین زۆر باش ساڵانە باخچەی تازە داواکاری هاوڵاتی ئێمە داواکاری هاوڵاتی بەڕاستی زۆر لامان گرنگە پێمان خۆشە دایمە لەگەڵ هاوڵاتیە کۆنتاکتمان هەبێ ڕێنماییان بکەین چ بۆ خۆیان چ بۆ ئێمە دار بکڕن دار بڕوێنن بەڕاستی ئەمە خەمی سەرەکی ئێمە باشە کاک هاوژین لە سلێمانی چەند باخچە و پارک ئێستا پێویستیان بە نۆژەنکردنەوە و ئایا دەمەوێت بزانم ئەو دار و درەخت و گوڵانی کە لە باخچەکانی سلێمانی هەن هەمووی ئەو دار و درەختاران کە لە کوردستان هەنیان کارتان بۆەوە کردووە کە جۆرە دار و درەختێک بێنن کە شێوازی ناوازە و جیاوازی هەبێت بەڵام دەگەڵ کەشوهاوای کوردستانی شا بکونجێ کە بینێژن و بیڕێنن لێرە طبعا بۆ شاری سلێمانی ئێمە کە دیراسەمان کردووە دارێک زۆر زۆر باشە بۆ شاری سلێمانی لەگەڵ سروشتی شاری سلێمانیا گونجێ یەشێک لەوانە هەموو جۆرە سنەوبەریاتەکان کە ئەوە هەمیشە سەوزن دارێکی جوانن زەیتون تو ئەم دارانە بەڕاستی ئێمە کاریان لەسەرەکەین لە ئێستایان ڕوێنین و لە باخچەکانیشمانە پەریان پێدەین لە شاری سلێمانیا 545 پارک و باخچەمان هەیە زیاتر لە 78 بلوارمان هەیە کە لە بینی شەقامەکانن پارکێکی گەورەمان هەیە کە زیاتر لە 2000 دۆنمە کە پاشی هەواری شارە ئەمانە چەند دارستانێکی سروشتیمان هەیە کە پێشتر ڕواون ئەمانە بۆ خۆی ڕێژەی سەوزایی سلێمانی پێگەێنێ کە ئاچێتە سەر و هەژدە ئێمە پێمان وایە کە ئەبێ پێویستە ئەو ڕێژەیە تێپەڕێنین لە ئێستاە و زیاتر باخچەی تازە یاخود داری تازە بڕوێنین ساڵانە باشە هاوژین عوسمان گوتەبێژی باخچەکانی سلێمانیان بەیانێ لەگەڵ مابووی زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بەڵێ لە زاخۆ بامەدەبوونی ژمارەیەک نووسەر و شاعیر و مؤەید تەیب کە شاعیر نوێترین دیوانی شعری خۆی بڵاو کردوتەوە چەند بەرهەمێکی شعری خوێندەوە ئەم بەرهەمە شعریەی مؤەید تەیب هەفتەمین بەرهەمی شاعیرە بەڕێبەری ڕۆشنبیری و هونەری زاخۆ دەڵێت هەر کاتێک کا بەرهەمی نوێ دەبێت سەرەتا دێتە زاخۆ بڵاویە کاتەوە لەلایەن نووسەر و ڕۆشنبیرانی زاخۆش پێشوازیەکی گەرمی لێ ئەکرێت لە بەرهەمەکانی کە بەرهەمەکانی مؤەید تەیبی شاعر بەشبە من گەلمە بەشێرم نەدیرە ڕۆژێکی شەڕ بکەویتە گۆرستانە من بەشبە من گەلمە بەشێرم نەدیرە ڕۆژێکی داگیرکەرێک بێتە بەردەرێت بەشبە من دێڤاریەکە ئەدەبیدا لە زاخۆ و ژلای ڕێبەریە ڕەوشەنبیری و هونەری و وەرزش و لاوێندەڤەرێ و هاتو بۆ ڕێکخستن هەلبەزوانێ مەزن و دیارێدەڤەرا بەهدینان مؤەید تەیب دیوانە خۆیە هەرینی بناوێ دەستێ من بەهی و قەلەمێ من شین ما ئیمزا کرد و پێشکەشی خواندەڤانان کرد لە باکوور وڵاتێک هەیە وی وڵاتی باژێڕێک هەیە لوی باژێڕی تاخێک هەیە لوێ تاخێ ئاواهیەک هەیە لوی ئاواهی شقەیەک هەیە مالڤێرێ ئێکش قوتابخانەین ئەدەبی دەڤەرا بەهدینان ئێکش مامۆستایên هەلبەستێ دەڤەرا بەهدینان سەیدای مؤەید تەیب مالڤێرێ میهڤان کردی سوپاسی و ئەم vêt bêjin سەدای مؤەید وەکو نەریتێکل دەف پەیدا بیەک و هەر دەما دیوانێک نویسی و دت وەختێ بەڵافکردنێ پیشانازی و ئەمت بێژن باژارێ زاخ و دەستێ بەڵافکردنەوەی کردنی ئەڤە ژی زغرتن بوو هەست و سوزاوی بەیا بەردەوام بەرامبەر خەڵکی زاخ و دیسا زغرت بوو حەجیکردنە خەڵکی زاخ و بوو سەیدای مؤەید و هەلبەستێن سەیدای مؤەید تبەنگا من ji kevrekî bo kevrekê dî sengerê xwe berneda ji çiyayekî bo çiyayekê dî tibengga wî deng veda ev dîwana helbezvanê navborî heftî helbestên cuda bi babetên hemecûr ve ku piraniya wan jî li ser helwîstê takê Kurd hatine nivîsîn ku dibîte çarem berhem
کو ئەو لەسەر یەک و بۆ جارە یەکەم لە زاخۆ ئیمزا و بەڵاو دکە. خۆ ڕاستی ئەvە دیوانە من یا هەفتەیە کو دەردکەوت وەک نەریتێکی بەری 4 ساڵە 4 دیوانت دماهیە هەر جارە چاپ دبن ئەس تێمە زاخۆ وا هەلبەستا هەندێک وا هەلبەستا دخینم زاخۆ باژێرێکی زیندیە باژێرێک بۆ باژێرێکی پێشەنگە بێ دماهیکە ئەس بینم کۆ قەلەمێن گەلە جوانە لەشین دبن داستم ئازادیش بیراوی نەبەت لەسەر دیوانên زیندana خۆ نوێسی بەرخودان هەلبەستڤان موعەیەد تایب ji dayîk bûye sala 1957 li Duhokê û wî bi helbestên xwe ve rolekê berçav di şûreşa Gulanê û pandana hêzên pêşmergeyî û tûmarkirina çendîn dastanan de hebûye û piraniya helbestên wî jî di biyavên şoreşgirî û niştîmanperwerî û hejekirina axwalatî de hatîne nivîsîn û hevdem handerê gencan bûye ji bo hejekirina edebê Kurdî û ew heta niha jî li ser nivîsîna helbestê berdewam e. Li bazarê Helebê bi saxî gurût li her çûkeka xîna wî hewartir û got ez ew im ew ez şeş rehend û pênc hestever û 4 reges İslam Yusuf Kurdistan 24 Zaxo ez nûrim ez ateş ez hilalim ez mihrab کاتژمێرەکەمان ئاماژەمەوە کات کە کۆتاییمان بە پرۆگراممانە بە بهێنین و زۆر سپاسانەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بۆی هیوایی کە سبەینێکی دیکە بە یەکەوە بین و بە یەکەوە دەست بکەین بە ڕۆژێکی پڕ لە وزە و پڕ لە ئێنەرژی پۆزەتیڤ ئەوە بەخواتان ئەسپێرم بۆ هیوایی کە هەر شاد و خاتان لەگەڵ ماڵتانە.